بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. يا ربي خواي قورا ما نبون زحمت من بوبكا برحمة لقيامتها إن شاء الله. أم ركوع وسجودي بردمان، أم تراويحي كردمان إن شاء الله لقيامتها بشت بخوا بربو مكي أخوين إن شاء الله. فتوى تدل على ذكاء أبي حنيفة. فتوايك كأبيته هوي بلقيزي لكي إمام أبو حنيفة رضا ورحمتي إخوائي لبيت بزانين زانایانی إسلام چنێ خزمەتیان بە خەڵکی کردووە، لە بواری کۆمەڵایەتیە چەندێ کێشەی خەڵکیان چارەسەر کردووە. یەکێ لەو کێشە کۆمەڵایەتیانەی کە هەتا ئێسەش هەیە کێشەی تەلاقە. کێشەی چییە؟ تەلاق. تەلاق خواردن و تەلاق هاتن بەدەما و بەکارهێنانی تەلاق بۆ سوێن. بەکارهێنانی تەلاق بۆ چی؟ بۆ سوێن. ئەمە کێشەیەکە لە ناو کۆمەلگادا هەر هەیە. بزانین ئەبوو حەنیفە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێت چ فتوایەکی یاوە بەنسبەت تەلاقەوە، و بزانین مزگەوت چ ئەهەمیەتێکی هەیە لە جامیعەدا، چ گرنگیەکی هەیە لە کۆمەلگادا. مزگەوت چەند گەورەیە، چەند خزمەتی خەڵکی کردووە. تەنانەت بواری کۆمەڵایەتیش لە مزگەوتا چارەسەر بووە، حەلی مەشاکلی خەڵکی. ئەبوو حەنیفە کانە ذەکیەن، پیاوێکی زیرەک، هۆشمەند، مجتەهید، عالم، تێگەیشتوو. ئەم پیاوە لە بەغدا بوو لە سەردەمی هارونە ڕەشیدە. هارونە ڕەشید ئەمیری ئیمانداران بوو. ڕۆژێکیان لەگەڵ خێزانەکەیە بوو بە شەڕی و دەمەقاڵەی، قسەیەک لەو و قسەیەک لەم. هارونە ڕەشید تووڕە بوو، تووڕەبوونێکی لە حەد بەدەر، تووڕەبوونێکی زۆر تند، تووڕەبوونێک کۆنتڕۆڵی نەفسی لەدەستدا. ڕووی کردە خێزانەکەی و پێی وت: ئین بوتی فی مولکی فەئەنتی طالق. ئەگەر تۆ ئەم شەو لە ناو مڵک و دەوڵەتی منە بمێنیتەوە تەلاقت کەوت بێت. بە کێی وت؟ بە خێزانەکەی. پێویستە ئەم شەو خێزانی هارونە ڕەشید لە ژێر سنووری دەوڵەتەکەی هارونە ڕەشیددا بڕاتە دەرەوە. سنووری دەوڵەتی هارونە ڕەشید کوێیە؟ تا سین، پاکستان، هند، هەموو وڵاتانی عەرەبی، ئاسیا، ئەفریقیا، هەمووی لە ژێر دەستیا بوو. یعنی ئەیتوانی خێزانەکەی هارونە ڕەشید هەتاوەکو سنووری بەغا بڕوا، لەوە زیاتر ناتوانێت. ئەیتوانی تا قەراغی بەغا بڕوا ئەو شەوە. سنووری هارونە ڕەشید زۆر زۆر بووە، بۆیە هارونە ڕەشید کاتێ لە ئاسمانە هەوری ئەبینی، هەورەکە با ئەیجوڵاندەوە. وأرسلنا الرياح لواقح. خوا فەرمێ ئێمە ئەنێرین ڕیاح، باکان ئەنێرین کە هەورەکان نێرومەیان هەیە. ئەیداتەوە لە یەک و بەهۆی لێدانی ئەم هەور بۆ ئەو هەور باران ئەبارێ، ئەبێ بە تەلقیح نێرومێ دروزە بێ، اینجا باران ئەبارێ. هەور بە ئاسمانەوە بوو، ئەڕۆی ئەگەڕا بە ئاسمانە هەورەکە. هارونە ڕەشید ڕوویە کردە هەورەکە، ئەیوت:
بۆ کوێ ئەڕۆی بڕۆ لە هەر کوێ ئەبارێنی ببارێنە هەمووی مڵکی خۆمانە. ئەوەندە دەسەڵاتی هەبووە هارونە ڕەشید. ئەمش نەداماوە بچێ بۆ کوێ تەلاقی خواردووە ئەگە ئەم شەو لە ژێر سەیتەرەی مڵکی هارونە ڕەشیددا بێت تەلاقی کەوتی بێت. عولەمایانی کۆ کردەوە وتیان چ فتوایەک ئەدەن بۆ خەلیفەی ئیمانداران تەلاقێکی وا هاتووە بە دەم یا و تووڕە بووە و تەکبیرێکی بکەن. هەموو عولەمایان وتیان قوربان تەلاقی کەوتووە خەلیفەی ئیمانداران نەیزانیوە تەلاقەکەی بخوا با تەلاقێکی تعلیقی بخستایە بیوتایە ئەگەر وا بکەی تەلاقت کەوت بێ ئەگەر وا نەکەی کەوت بێ معلقی کردایە بە شتێکەوە مەرجێکی بۆ دانایە. بەڕاستی تەلاقەکەی زۆر خراپە و کەوتووە و چاکبوونەوەی نییە. هارون ڕەشید وتی پەنا بەرن بۆ ئەبوو حەنیفە ئیمامی ئەعزەم با ئەو تەکبیرێکم بکە. چوونە خزمەتی هارون ڕەشید چوونە خزمەتی ئەبوو حەنیفە. ئەمە ئەوە نییە العلم يؤتى ولا يأتي. علم ئەبێ بچی لە خزمەتیا چۆک دادەی نەک ئەوەتانە بیهێنی بۆ کۆشک. ئیمام ئەبوو حەنیفە نایە بۆ کۆشک ئەبێ بچی لە خزمەتیا بی با ئەمیری ئیماندارانیش بی با ڕئیسی وڵاتیش بی. چوونە خزمەتی ئەبوو حەنیفە وتیان هارون ڕەشید تەلاقێکی وای خواردووە بە خێزانەکەی وتووە ئین بوتی فی مولکی فەئەنتی طالق. ئەگەر ئەم شەو لە ژێر دەسەڵاتی منا بمێنیتەوە تەلاقت کەوت بێ. تەکبیرێکی بکە. بزانین ئەبوو حەنیفە چی فەرموو چۆن ئەم کێشەیە چارەسەر کرد چۆن ئەم مشکلەیە حەل کرد. قال أبو حنيفة زوجة أمير المؤمنين تبيت في المسجد لأن المسجد ليس ملكا لأمير المؤمنين. با خێزانەکەی ئەمیری ئیمانداران هارون الرەشید ئەم شەو لە مزگەوتا بخەوێت بۆ چونکە لأن المساجد لله. مزگەوت بۆ کێیە؟ بۆ خوایە. مزگەوت مڵکی ئەمیری ئیمانداران نییە و مڵکی خوایە. مزگەوت ماڵی خوایە. ئەم شەو خێزانەکەی هارون الرەشید لە مزگەوتا بمێنێتەوە تا بەیانی تەلاقی ناکەوێت. ئەمەیە فەهم ئەمەیە تێگەیشتوو ئەمەیە خزمەت بە کۆمەڵگا. هەم مزگەوت خزمەتی کرد هەم زانایانی ئیسلام خزمەتی خەڵکیان کرد. ئێوەش تەلاق نەخۆن ها ئاگاتان لێ بێت شتیکە بخۆن. تەلاق نەخۆن تەلاق بەس بۆ سوێن بەکار مێنن. ئەگەر زۆر زۆر تووڕە بوون مۆبایلەکەتان بشکێنن سیارەکەتان جامەکەی بشکێنن بەڵام پەلاماری تەلاق نێن ئینشاءالله. خوا لە گوناهمان خۆش بیت. خوا عاقبەت خێرمان کەیت. خوا ڕەحممان پێ بکەیت. خوا ئیمانمان سەلامەت کەیت. خوا ڕەحممان پێ بکەیت. لە گوناحی باوک و دایکمان خۆش بی لە گوناحی مردووەکانمان خۆش بی. خوا شفای نەخۆشەکانمان بی. خوا شفای نەخۆشەکانمان بی. یا ربی هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە خوا شفای بی. خوا بە ئەمەتی پێغەمبەر ئەفێرمان کەیت. خوا وڵاتمان ئاوەدان کەیتەوە. وڵاتمان لە هەموو فیتنە و فەساد دەرپارێزی. یا رب العالمین نەفانێتە وڵاتمانەوە. وطاعته وعبادته ما يجي رمضان ما يقبل كين. يا ربي خوايا أوي شاكي شاكي بوكين أوي خلاف خوايا شاكي كين. هذا شاكنا بإخوانا ناي بين. يا ربي خوايا أوي تصوفي دين وجين وأخلاقي أملا بإخوان مخطئين. أوي خارين برابر بدين معن بجين معن بسورين معن. خوايا بأمر الدين. خوايا بإسلام الدين ما جيرين. بإسلام الدين ما جيرين. خوايا بشفاعة بها ما جيرين. آمين. آمين والحمد لله رب العالمين.